ئێمە لە نەوەتویە خەڵکی کوردستان کە ڕاپەڕینی کرد بەو ئاواتە بەو ئامانجە ڕاپەڕینی کرد کە سیستەمی دیکتاتۆریەت لە وڵاتان نەمێنێ، سیستەمی تاکحزبی تاکسەرکردە لە وڵاتان نەمێنێ. بەڵام بەداخەوە دوای 32 ساڵ تۆ سێری سۆشیال میدیا بکە بزانم خەڵک چەندێ ناومێدە لە ساڵیادی ڕاپەڕین. ئێمە ڕاپەڕیمان کرد بۆ ئازادی، بۆ دیموکراسی، ئێمە ڕاپەڕیمان کرد بۆ مافی مرۆڤ. بەڵام بەداخەوە ئێستا ئەبینین چەند کەسێک چەند سەرکردەیەک ئاماجی ڕاپەڕیدا بۆ خۆیان خۆستەوە و ئەوەی زەرەرمە بوو تەنیا خوێنی شەهیدان بوو، ڕەنج و ماردووی تێکۆشەرانی گەلەکەبال بوو. وڵای من پێم وایە 32 ساڵی حکومڕانی حیزبە سیاسیەکان وای کرد خەڵک ناومێد بێت، بە تایبەتی ئەم قۆناغی ئێستا قۆناغێکی مەترسیدارە بۆ سەرکردایەتی کورد دەبێت تۆزێ بیر بکەنەوە بە باشی کە ئەم حیزبانەوەیان کرد خەڵک ناومێد بێ. خەڵک ئێستا نەباوەڕی بە کوردایەتی ماوە، نە بە حیزب ماوە. یعنی بەڕاستی قەوارەی هەرێمی کوردستان لەو پەڕی مەترسیدایە، بەڵام دیارە سەرکردایەتی کورد بێ باکە و بیر لەوە ناکاتەوە کە هۆکارەکان چین. وڵی 32 ساڵ ڕاپەڕین هیچ بەرهەمێکی نەبوو بۆ خەڵکی کەرکووک، هیچ بەرهەمێکی نەبوو. یعنی خەڵکی کەرکووک زیاتر بێئومێد دەبێت، ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر بێئومێد دەبێت لەو بەرهەمەیەکەوە 32 ساڵ بەسەر ڕاپەڕینا تێپەڕێت، هەرچەند بێتە هەرچەندێک تێپەڕێت هیچ ئەمەلێکی نییە بۆ کوردی کەرکووک، هیچ ئەمەلێکی نییە بۆ کوردی کەرکووک. لەبەرەوە کوردی کەرکووک بەردەوامە چاوسێنرێتەوە، کوردی کەرکووک بەردەوام ئەچاوسێنرێتەوە لەلایەن ئیتر هەموو دەسەڵاتەکانەوە. خەڵکێکی بیرمەند و هۆشمەند و ئاخڵ زۆری و تووشی ئیسفادەیەکی نەبوو، هەر وەکو خۆی هەر دەقی کردووە بەو شێوەیە دەقی کردووە. ئەو سا دڵمان گەرم بوو، هەموو شێکمان کرد بەس واش دەرنەچوو. ئیساقەشەوە خەڵکە ئەو حاڵێتی خشت زۆر فەقری و قڕایە و ئەو ڕاپەڕینە خەڵکی گەرم و لەسەری بۆ کوردایەتی کردی، بەس نەیزانی ئاهای لێ دێت. والله ئیستا خراپترە، ئەو کاتە دڵمان خۆش بوو، بەسە دڵ خۆش نییە، شەکە جارە کابراتی ڕۆژانە دووبارا بێتەوە. هەرەوەڵا وەڵا چیمان پێش نییە، خەڵکەوتاکشی یەکگرتنمان پێویستە یەک بگرین، دڵ سافی. ئارەوەڵا دوای 35 ساڵ ڕاستی معرفی خەڵک بێئەمەل بووە، خەڵک بێئەمەل بووە، هیچ ئومێدێک نەما. ئومێدێکە بوو پێش یعنی چەند ساڵێک ئەمان کورد ئەگاتە شتی ئەبێتە شتێک و ئەگاتە شتێک، ئێستا ئومێدەش نەماوە لە دەستمانداوە هیچ ئومێدێتر نییە و چاوەڕێن ئومێد نازانم بڵێم چی. وازەی نیوەماڵی کورد بووەتە هۆکارێک بۆی کەوا ڕەنگە لە ئایندەیە قەواری هەرێمی کوردستانیش لە مەترسیا بێ. ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوور سێر بکەین هەموو کاتێ سیستەمە سیاسی حکومڕانیەکانی هەرێمی کوردستان یانەوە قەوارانەی کە دروست بوون یا میرنشینەکان کە لە ناو چوونە هۆکارەکەی بۆ گەڕاوەتەوە کە نێوماڵی کورد یەک نەبووە. یعنی 100 ساڵی مێژوو بگەڕێدووە هەمان شتە، یعنی معقولە تا ئێستا سەرکردایەتی کورد پندێکی لە مێژوو وەرنەگردووە، لە ڕاوردوی خۆی وەرنەگردووە کە ئەم قوربانیە گەورەمان داوە. بە تایبەتی با ئێمە بێنە سەر ئەم شۆڕشانەی کە لە یادمانە، بە تایبەتی شۆڕشێکی نیشتیمانی کوردستان لە ماوەی ئەم 30 ساڵی کە ئەکەوێتە یادمان و کە ئەکەوێتەوە بیرمان، یعنی خەباتێکی بێوچانی کردووە بۆی بتوانین ئەم ئازادیەکی ئێستا هەیە بەدەستی بێنین. بەڵام لەگەڵ ئەوەی دابینین خەڵک ناومێدیەکی زۆر بە تایبەتی لە شاری کەرکووکە ڕووی تێ کردووە بەهۆی ئەو حکومڕانیەکی ئێستا هەیە. یعنی ئەگەر سەرکردایەتی کرد تۆزی یەکگرتوو بێت لەم شارەیە پێم وایە قۆناغێک زیاترە ڕووینە پێشەوە ئومێدێک وە خەڵک دروستە بێتەوە. تەنها دەموچاوەکانمان گۆڕی لە ڕاپەڕین، یعنی سیستەمە ئەساسیەکەی ڕاپەڕین کە ئامانجی بوو کە باسم کرد پێشتر ئازادی و دیموکراسی و مافی مرۆڤ بوو، ئەوەمان بەدی نەهێنا.